خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێی دەپرسم دێمەوەلاتان. پرۆگرامی ئەمڕۆمان تایبەت دەکەین بە کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی. بزانین لە ئێستادا و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە چه ئەرسێکدایە. ئەوانەی کە سوودمەند دەبن لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی چیان هەیە بۆ کار و چالاکیەکانی ئەوان. ئەمانە و چەندین پرسیاری تر. بینەری پرۆگرامەکەم بن. سەرتا دەستخۆشیان لێکم بۆ کارە جوانیان هیوادارم بەردەوام بن لە شەڕشەکانی هیوادارم هەر بەردەوام بن هیوادارم بە عالەمی ئەم دەستگای دەستخۆشیان لێکم بۆ بڕپاری کە ئەیەن بە من پێداویستەکانی ژیانی خۆم دابینەکەم و دەستخۆشیان لێکم. تۆکو سوودمەند بوویەک لە دەستگای خێرخوازی بارزانی کە پرۆژەکانی ئەوان هاوکاری تۆ ئەگرێت چیت هەیە بۆ دەستگای؟ سپاسیان ئەەکەم و زۆر سپاسیان ئەەکەم هەتا ئەم دەستگایان دامەزرانەوە بۆ هەموو موچەیەکی منداڵان. هەموو موچەیەکی منداڵ هیوادارم ئەم دەستگایە زیاتر پەرەی پێ بدەن و عالەمی بێ لەلا هەموو کوردستان. هیوادارم بەردەوام بن بەڕاستی سوودێکی چاکیان پێگەیانوین زۆر سوپاسیانەکەم زۆر سوپاسی هاوکارەکانیانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئیشەڵا بەردەوام بن. بەخێراتتان دەکەین زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. تەمان ئێمە پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی گرنگترین پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانیە. ئەم پرۆژەیە لە ساڵی 2009 لەگەڵ مانگی سووری ئیماراتی دەستی پێکرد. سەرەتای پرۆژەکە بە 4800 مناڵ دەستی پێکرد. بەردەوام بووین لە تۆمارکردنی ناوەکان ئەوانیش هاوکار بوون ساڵانە ڕێژەی ئازیزان زیادی کرد. لە ئاخرین داتا کە وەرمان گرتووە 23800 ئازیز ئێمە داخلی سایتی مانگی سووری ئیماراتی کراوە. ئاخر وەجبەکەوە موچەی ڕەزامەندی موچەیان بۆ کرا 10922 ئازیز موافقەی موچەی بۆ هاتووە. موچەکان ئێمە لە ڕێگەی ئۆفیسەکاندا بەشمان کرد. هەندێک ماڵ خۆمان سەردانمان کرد. دەمەوێت حاڵەتێکتان بۆ بجێرمەوە کە بەڕاستی کاریگەری هەبوو هەم لەسەر ئێمە هەم لەسەر جەماعەتی مانگی سووری ئیماراتی کە رەسالەکەمان بۆ ناردنەوە. سەردانی ماڵێکمان کرد لە ناڵەکەی گەیشت بۆ تەمەنی 16 ساڵ. لەو کاتێککە پیاوەکەی وەفاتی کردبوو مناڵەکەی تەمەنی 3 مانگ بوو لای خۆمان تەزیرمان کرد بوو. ئەعلاترین باڵاترین موچەی بۆهات بوو 41 وەرەقەی بۆهات بوو کە پارەکەماندایە باسی ژیانی خۆی کرد. بەڕاستی لەو لازەی کە گەیشتەوەی کە ئافرەت کە بێ سەرپەرشت بێ بێ پیاو بێ خۆی پێرانە گیرا کەوتە گریانەوە. ئەوە حاڵەتێکی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە. بەس ئێمە هەستمان کرد کە خەڵکمان هەیە پێویستی بەو پارە هەیە هاوکاریەکی باشە بۆ خەڵکی هەم لە بواری بەردەوامبوونی مناڵەکان لە قوتابخانە هەم باشترکردنی بار و گوزەرانی ژیانی ئەو مناڵانە. لە ئەسنای پرۆژەی مانگی سووری ئیماراتی ئێمە پرۆژەی خۆمان بە هاوکاری خێرۆمەندان و خاوەن کۆمپانیەکانی کوردستان لە 2012 بە ئامادەبوونی بەڕێز ڕێسار مەسرور بارزانی پرۆژەی دووەممان ئەعلام کرد. ئەو پرۆژەیە لە هەولێری پایتەخت لە چوارچێوەی کۆنفرانسێکدا ئەعلان کرا. دەستمان پێکرد بە تۆمارکردنی ناوی ئازیزان لە تەمەنی 12 ساڵی را دەستمان پێکرد. ئێستا خاوەنی ئەو پرۆژەی دووەمین کە 4458 ئازیز سوودمەندە لەو پرۆژەیە. پێدانی موچە لەم پرۆژەیەدا بەپێی وەجبە دەیدەین. ئێمە پارەکان ژمارە حیسابی بانکیمان هەیە پارەکان داخلی بانک دەکرێت دواتر کە وەجبەتەوە بۆ بڕی موچەتەوە بۆ 4458 ئازیزە لە 4 مانگ جارێک یا بە 5 مانگ جارێک یا 6 مانگ جارێک ئێمە موچەیان بەسەردا دابەش دەکەین. ناتوانانی بستە خوێندن لەبەرەوەی توانای
مادی ئایلەکەی وانییە کە بستە بەر خوێندن ئێمە لە چوارچەوەی نامەیەکدا ومانجی سووری ئیماراتی دەنێرین ئەوانیش داوا لە کافلەکان دەکەن خۆشبەختانە چەندین ئاڵەتی ئاوامان هەبووە کافلەکە ئامادەی هەیە خەرجی ساڵێکی ئەو مناڵی بە خواردن و جلوبەرگ و کەلوپەلی مەکتەب و حتا خەرجی ماڵەوەشیان دەکێشی بۆی بەردەوام بێت لە خوێندن ئەوەش بۆمە شانازیە کە بتوانین بەو شێوەیە خزمەتی مناڵانی بێباکی خۆمان بکەین. زۆر سپاسانەکەم هاوکاریمانەکەن دەستان خۆش بێ. پێت خۆشە پرۆژانە بەردەوام بێت و هاوکاریتان بکەن؟ بەڵێ زۆر سپاسانەکەم کە خزمەتی ئێماکەن ئێمە کەسەکە بێگەین بولاتان. سپاسی دەستگای خێرخوازی بەرزانیە کە من بەڕاستی زۆر یارمەتیەین و پارێنە ئینشاڵڵا بۆ مناڵەکانی تری ژەروا بێت و دڵە خۆشە بەوەی کە دەستگایەکی لەو جۆرە هەیە هاوکاری منداڵانی فەقیر دەکا یاخود ئەو مناڵانی کە پێویستیان بە هاوکاریە؟ بەڵێ زۆریشم حەز لێ و ئەگەر تۆش گەورە ببیت بتوانیت ئاوا هاوکاری مناڵان بکەیت لەگەڵ ئەم دەستگایە کار ئەەکەی بۆ ئەوەی کە هاوکاری مناڵانی تر بکەیت؟ بەڵێ بێگومان. دەستگای خێرخوازی بارزانانی لە چەند سێکتەرێک پێکاتەوە چەند بەشێک یەک لەو بەشانە کە من سەرپەرشتی دەکەم بەشی هاوکاریەکان و فریاگوزاری خێرایە ئەو بەشە لە هەموو دەستگای خێرخوازی بارزانانی کاتی مانی شتێکی سروشتی دەقەومێ یا کارساتی سروشتی یا کارەساتێکی دەستکرد وەکو شەڕ و خەڵکەکە ئاوارە دەبێ تیمەکانی ئێمە ڕاستەوخۆ دەگەنە شوێنی ڕووداوەکە و هاوکاری بە خەڵکەکە پێشکەش دەکەن لە بەشی هاوکاریەکانیش ئەمە ساڵانە چەند مناسبەیەک و چەند وەختێکمان هەیە بۆ هاوکاریکردنی خەڵک ئێمە سەرپەرشتی ئەو پرۆژانە دەکەن کە دەکرێتن لە خوارەوە کە بۆ نمونە لەگەڵ وڵاتی کوێت و ئیمارات بۆ ساڵی 2019 ڕێککەوتوین ئێمە سەرپەرشتی ئەو ڕێککەوتنە دەکەین کە خەڵکی پەککەوتە یاخۆت کەسێک کەسی نەمابێ ئێمە هاوکاری مادی بۆ دەبڕینەوە ماگانە یاخۆت ئەو کەسە پەککەوتە بێ نەتوانی هیچ کارێک بک و هەژار بێ دەستکورد بێ ئێمە هاوکاری بۆ ئەو خەڵکانە دەبڕینەوە ماگانە وەکو چۆن ئەو مناڵانە هاوکاری وەردەگرن ئەوانیش ماگانە دێن هاوکاریەکانی خۆیان لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانیەوە وەردەگرێتن ئەو پرۆژانەی کە ئێمە دەیکەین بۆ نمونە بڕیارمان داوە لە ساڵی دادێ هاوسەرگیری بە کۆمەڵ بکەین ئەمە بۆ چێ ئەمە بۆ خەڵکی هەژار یعنی بە دوواداچوونیش بۆ دەکەین ئەمە دەستگای خێرخوازی بارزانانی بیری لەوە کردەوە منداڵی هەژار هەیە زیرەکە توانای تێدا هەیە ئەو مناڵانە وە بکەین بتوانی زیاتر پەرە بە خوێندنی بدا چ لە زانکۆ ئاهلی چ لە زانکۆی حکومی چ لە دەرەوە بتوانین تەنها ئەمانە بۆ هەژارەکان دەبی بۆ مناڵی هەژار و کەم دەرامەت بۆ خەڵکیت کە ناگرتەوە ئەو فلتەرانە چین کە دەبێت ئەو کەسانی کە بەشدارە بن لە پرۆژەکانی ئێوەدا بەسەریا تێپەڕن یاخود پابلین مەرجی ئێوە چێ بۆ کەسانە ئێمە تیممان هەیە هەر کەسێک دێ خۆی پێشکەش دەکاتن تیمەکانی ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەن لە ماڵ لە دەور و پشتی تا تەواو تەکید بوون ئەو کەسە هەژارە و پێویستی بە هاوکاریە ئێمە هاوکاریەکان بە خۆمان دەگەینینە ماڵەکانیان.
تمۆحی دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە ئەوە بووە ساڵانە کێرگی چالاکیەکانی خۆی بەرزتر بکات. ئەوە داواکاری سەرۆکاتی دەستگای خێرخوازی بارزانی بووە. خۆشبەختانە ئەو پرۆسەیە لە 2005 و 2007 دەستمان کردو بە چالاکیکردن. خۆشبەختانە و تمۆحی ئێمە بووە و ئێستا گەیشتونەتە ئەو ئاستە کە داواکاری لە خۆمان ڕوبەڕووی خۆمان بکەینەوە. ئەلبەت لە 2017 بەڵێنی ئەوماندا کە چالاکیەکانمان زیاتر بکەین لە 2010 لە راپۆرت مانگی پێنجی داهاتوو ئینشەڵا کۆنفرانسە بەستین لەوێ ڕوونەبێتەوە کە چۆنمان زیاد کردووە. لە داهاتوو دەستگای خێرخوازی بارزانی کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگی هەیە کە دەیەوێت جێبەجێ بکات. ئەویش ئەوەیە یەکەم پرۆژەی ئازیزان هێندەی تر زیاتر بکات و دۆزینەوەی سپۆنسەری نوێ. دەستگای خێرخوازی بارزانی وەک ئەمڕۆ لەو کۆنگرە ڕۆژنامەوانیش ئاماژەمان پێدا ناوی سپۆنسەرەکانی خۆمانمان ئاشکرا کردووە، چونکە ماوەی چەند ساڵێکە لە پشتی کارەکانی ئێمەوەن خۆبەخشانە و ئێمە دوو سپۆنسەرمان هەیە بۆ سەرکەوتنی شەکانی دەستگای خێرخوازی بارزانی. سپۆنسەرێکی مادیەکە و کۆمپانیا و سەرمایەداران و دەوڵەمەندانەی هاوکاریمانەکەن، سپۆنسەرێکیشی ئەو کەسە خۆبەخشانن کە هاوکاری ئیشەکانمانەکەن. ئەو کەسە خۆبەخشانە کێن؟ ئەو قوتابی زانکۆیە کە ڕۆژانە دێن لەگەڵمان کارەکەن، ئەو کارمەندانەی کە زانیاریان هەیە دێن لە دەورات بۆ کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانیەکەنەوە، ئەو کادرە عەلامیە شۆڕژگێڕانەی کە ڕووماڵی کارەکانی ئێمە ئەکەن و ئەو کەسە زیرەک و شارەزانەی لە دەرەوە ئەزمونێکیان هەیە کە ئەجنەبین و تموحیان هەیە بۆ دەستگای خێرخوازی بارزانی کە زیاتر ببێت و دڵیان دەسووتێ بە کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی زیاتر و زیاتر بکەن، فکری نوێمان پێدەن. ئەمە وای کردووە کە دەستگای خێرخوازی بارزانی تموحی هەبێت لە داهاتوو کە 2019 کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگ ڕابگەێنێت کە ئەو پرۆژانە هەلی کار بدۆزنەوە بۆ ئەو خەڵکانەی کە وەک دەڵێت هاوکاری خەڵکێک مەکە کە دەزانی سوودی لێ نابینی، هاوکاری کەسێک بکە کە دوایی فێر ببێت هاوکاری خەڵکی تر بکات. بۆیە ئێمە دەستگای خێرخوازی بارزانی لە 2019 پشتمان بەستۆ بەوەی چەند هەلێکی کاری باش بدۆزینەوە یەکەم جار بۆ منداڵەکان، ئەو منداڵانی لا ئێمە سوودمەندن بۆ ئەوەی پرۆژەی بچوک بچووکی خۆیان هەبێ بیبەنەڕێوە. دومیش بۆ کەسانی کە دەستگای خێرخوازی بارزانی فعلەن دەزانێت دەتوانن پرۆژە بنەڕێوە. ئەوە بەڵێنی دەستگای خێرخوازی بارزانیە کە ئیشی لەسەر کردووە و خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە ئەو قوتابیانەی کە پلەی باش دێنن کە لە دەستگای خێرخوازی بارزانی سوودمەندن بەڵێنی ئەومان پێداون کە بتوانین دەرەجەکانیان بەرز بێت لەو زانکۆوانە وەربگیرێن کە ئێمە دەمانوێت تموحی کاری ئێمە و وڵات پێویستی بۆ بەشانەیە و ئەگەر دەستگای خێرخوازی بارزانیش پارێکی تێدا خەرجکات ئەرکێکی گەورە نییە، چونکە دوجار کادرێکی گەورە دروستە بێ بۆ نەتەوەکەی. کاکسۆران لە کاتی قسەکان داباست لەوە کردکەوە پرۆژێکتان هەیە لە داهاتوودا بۆ ئەو کەسانی کە بێسەرپەرش ماونەتەوە واتە ئەو ئافرەتانەی کە بێوەژنن. ئەو پرۆژەیە چییە؟ یاخود با بڵێن چۆن ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە دەبێت؟ ئێمە لە کەمپەکان چووەتە بواری جێبەجێکردنەوە ئەو پرۆژانە. زۆربەی ئەو ئافرەتانەی کە ئێستا لە ماڵەکان دانیشتون لەبەر نەبوونی هەریکار چاوەڕێ ئەوەیانە کە چۆن هاوکاریان بکرێت. لە کەمپەکان جێبەجێمان کردووە، فێری ئیشی دەستمان کردوون، فێری خەیاتیمان کردوون، فێری کاری ڕۆژانەی خۆیانمان کردووە کە لە خەیاتە و لە کاری دەستی و لە ئارایشتگا و لە پرۆژەی شیرینی و لە پرۆژەی سپیایی و لەو پرۆژانەی کە ئافرەت پێ ئەڕوا بەڕێوە لە دوکانداری و لە بەرهەمهێنان و لەوە بەرهێنان پشتی بچوک بچوک. بۆیە دەستگای خێرخوازی بارزانی کە لەوێ سەرکەوتوو بووین بیرمان لەوە کردەوە کە لەناو شارەکانیش قۆناغی بچوک بچوک لە ناحێو قەزاکانەوە دەست پێ بکەین تا چەند ئەتوانین لەناو شارەکانیش سەرکەوتوو بین و دڵنیام سەرکەوتووە بین، چونکە سەپۆرتی دەستگای خێرخوازی بارزانی سەپۆرتێکی گەورەیە، ئەویش متمانە بەخۆبوونە کە چۆن بتوانین دروستی بکەین. پێتان وایە ئەوە لە ڕێی بابلێنکردنەوەی خولی فێربوونەوە بۆ ئافرەتانە ئەنجامێدە؟ خاڵێکی هەرە زۆر گرنگەوەیە ئەبێ ئەو ئافرەتانە بچنە خولەوە فێر ببن، دوایی بەرهەمەکانی بۆ دابین بکەیت، واتە دوکانی هەلی دوکانەکەی بۆ بڕەخسێنی، ئامێرەکانی بۆ دابین بکەی و پێداویستەکانی بۆ دابین بکەی و 6 مانگیش ڕقابەی بکەی پێداویستەکانی بۆ دابین بکەی بۆی بتوانێت سوودمەند ببێت و بەرهەمێکی باشی هەبێت بۆەوەی دەستت لە تەنیشتی بێت، نەک هەر فێری بکەیت و جێ بهێڵیت. سۆران خەڵک وەک بەرپرسی نووسینگەی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی بەچی دڵخۆشە؟ بەوە دڵخۆشم کە ئەو منداڵانە کە دێن فەلسەفەی بارزانی ئەڵێنەوە کە دەڵێن شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. هەمویان ئەمە ئەڵێن؟ ئێستا دواندوو من کۆمەڵێکیان دەڵێن چەکی زانست و خەبات کە نەشانتان بۆی میلەتەکەتانە نە خوێندەواری ڕزگاری بێت.
دەستگای خێرخوازی بارزانی لەژێر دروشمی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ لە چوارچێوەی پرۆژەکانیدا خزمەت بە بێلانە و هەژاران دەگەێنێت. هیواخوازین سەرکەوتوو بن و هەمووان لەو پرۆژاندا سوودمەند بن. پرۆگرامی دەپرسم لێرە دێتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن.